لەسەرم پرسە من میوانێکم لەگەڵا لە ستۆدیۆ ئاعیاد تۆفان پسپۆری ئەمنی بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24 گۆڕانکاریەکی بەپەلەو خێرا هەیە لە ناوچەکەدا بە تایبەتی دوای ئەو هێرشەی کە کرایە سەر بنکەی تاوەر 22 لە ئوردون ئەمریکا بە چڕی هاتووەتە سەرخەت. ئایا پێتان وایە استراتیژی ئەمریکا لە دوای ئەم هێرشەوە دەگۆڕێت و بەکردنی ڕوبەڕووی ئەم گروپە چەکدارانە ئەبێتەوە؟ سڵاو لە تۆ لە سەرجەم بینەرانی خۆشەویست. لە سەرەتادا من پێم وایە ئەمە سوپای ئەمریکای نەکردووەتە ئامانج بەڵکو بۆ سوپای ئوردن چووە، بەڵام ئەم میلیشیانەی کەوە کاتێک ئەم ناوچانە دەکەنە ئامانج و بووەتە هۆی کوژرانی چەند سەربازێکی ئەمریکایە، چونکە ئەم فڕۆکەیە ئەگەر بێت و بێوێ سوپای ئەمریکا بکاتە ئامانج، ئەو بنکەیەکی دیکە هەیە بە ناوی تەنەف کە لەوێدا بەرپرسیارە لە گواستنەوەی لۆجستی و هاوکاری هەموو بنکەکانی دیکەی معلوماتی تازە بوو بە نسبەت منەوە. بۆچی جێیشی ئوردنی؟ ئوردن بە شێوەیەکی گشتی ئامانج کراوە لە ڕووی مادەی هۆشبەرەوە، چونکە نەک تەنیا مادەی هۆشبەر بەڵکو چەکیش هاوکات. ئوردن ئامانجی ئێرانە و دەیەوێت لە نێوی بات، بۆیە هەموو ئەم ڕووداوانەی کەوا ڕوودا چەندین پێناسەی جیاواز لە خۆی دەگرێت. کاتێک ئەم ڕووداوانەی لە غەزە ڕوویاندا بوو، بۆچی چوونە ڕێبیل و چوونە ئوردن و لەوێوە چوونە سووریا؟ خۆڕێگایەکی کراوە هەیە لەوێ، دەتوانن لە سووریاوە بتوانن بچنە لوبنان بە هەمان شێوە لە دیمەشقەوە لەوێ قونەی تەرە هەیە، دەتوانن لە قونەی تەرەوە دواتر بچنە بەیروت و دواتر بگەنە حەیفا و یافا. باشە بۆچی هاتوونەتە سنووری ئوردن و لەوێن ڕوودا و دەخوڵکێنن؟ هاوکات گواستنەوە هەیە لەو ناوچانە. هۆکارەکەی چییە؟ لێرەدا دەمەوێت بڵێم ئوردن ئێستا ئامانج کراوە و دەیانەوێت ئامانج بکرێت. ئەم فڕۆکەیەش هەر یەکێکە لەو پیلانەی کەوا کراوە. کاتێک ئەمریکا باسی ئەوەی کرد کە تاوەری 22 کراوەتە ئامانج، 5 کیلۆمەتر لە سنووری ئوردنەوە نزیکە، بۆیە ئەو بنکەیەکەوە کراوەتە ئامانج تەنیا چەند سەربازێکی تێدایە. بۆیە لێرەدا ئەم سەربازانە لەوێ حەسێنراونەتەوە و دواتر دەگوازرانێتەوە بۆ تەنەف. خۆتان دەزانن تەنەف بنکەیەکی گەورەیە و چەندین جۆری فڕۆکەی تێدایە، بنکەیەکی سەربازی زۆر گەورەیە و باشە هەموو لۆجیستیەکان هەر لەوێوە دەکرێت بۆ بنکەکانی دیکە. لەسەر با بڵێن ڕەدی ئەمریکی دوایە قسە ئەکەین لەسەر ئەو بابەتە، بەڵام ئەکرێت پرسیارەکە وا بکەم هەر لەسەر ڕەدەکە. ئەمریکا لە سووریا و لە عێراقیش هێرش یەکرێتە سەر، بۆچی ئەمەی ئوردون بەم شێوازە کاردانەوەی لێکەوت؟ کوژرانی سەربازانی ئەمریکا یاخود بە ئامانجکردنی بەرژەوەندی ئەمریکا، ئەمە پرسێکە تایبەتە بە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و ئەمەش هێڵی سوورە بۆ ئەوان. تەنانەت لە دەستوریش ئاماژەی پێکراوە هەردوو پارتی دیموکراتەکان و کۆماریەکان ناتوانن لەم پرسە بە هیچ شێوەیەک بۆ دواوە بکشێنەوە. بۆیە گەلی ئەمریکا و هەموو دامەزراکانی ئەمریکاش هەر بەم شێوەیە. بۆیە کوشتنی ئەمریکیەکان و سەربازیانی ئەمریکی ئەمە شتێکی گەورەیە. کۆتا سەربازی کە لە سووریا کوژراوە، ئەم سەربازی کە کوژرا بوو ساڵی 2023 بوو. بۆیە ئەم هێرشارێکەوە دەکرێت لە عێراق و دواتر لە سووریا، چونکە دەزانن سووریا بەرپرسی ئیسرائیلەکانی داوەتەوە ژمارەیەکی زۆری بەرپرسی باڵای حیزبوڵڵا و هاوکات میلیشیاکانی دیکەی کرابووە ئامانج. ئێستا 3 سەربازی ئەمریکی کوژراوە و ئەمە کاردانەوەیەکی زۆری بەسەر ئەمریکاوە هەوە، بێگومان لە نێوان پارتەکان، واتە لە نێوان دیموکرات و کۆماریەکان، هەروەها لە
شەقامیش ئەمەش بۆتە هۆی فشارێکی گەورە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماریدا کاتێک لەگەڵ نزیکبوونەوەی ئەمریکا هەندێک کاردانەوە لە نێو خۆ دەبێت و ئەمەش کاریگەری بەسەر دەرەوەوە دەبێت ئەمەش دەبێتە هۆی لە بابەتەکانی تایبەت بە بازەکان و پەروەردە و تەندروستی هەموو ئەمانە کاردانەوەیان هەیە بۆیە ئەمە ئێستا لە شکۆی ئەمریکا درراوە و هەوڵی ئەوە دەدرێت کە شکۆی ئەمریکا بپارێزرێت وەکو گەورەترین وڵات هاوکات سوپای گەورەترین سوپای گەورەترین وڵات کراوەتە ئامار هەموو هاوپەیمانێتیەک لەگەڵ ئەمریکا بێت هەوڵی ئەوە دەن کە لەگەڵ ئەمریکا لە هاوپەیمانیدا بەردەوام بن چونکە سوپای جیهانی بێگومان لەلایەن هیچ کەسێکەوە ناکرێت کە ئەمە سوپای ئەمریکایە ئێستا بەرژەوەندی نیشتیمانیەکانی ئەمریکا لە مەترسیدایە و ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە بایدن بە لاواز دەبیندرێت وەڵامدانەوەی ئەمریکا چۆنە بێت بۆ ئەم پرسە ئێستا زۆر قسە لەسەرەوە کرێت کە ئەمریکا وەڵامەداتەوە جۆ بایدن خۆی ئاماژەی بۆ کرد کە وەڵامیانە بێت پنتاگۆن ئاماژەی بۆ کردووە کە وەڵامیانە بێت زۆر لە بەرپرسانی ئەمریکی ئاماژیان بۆ کردووە کە وەڵامیانە بێت بۆ ئەم هێرش ئەگەر گۆشێکم پێ بدەیت لەبارەی ئەمریکاوە دەمێت قسە بکەم ئەو فڕۆکەیەکەوە هاتووە فڕۆکەیەکی دۆستانە بووە و دواتر نەزانراوە و ئەمە دواتر ڕای کردو و دوور کەوتووەتەوە ئەمە بێگومان کارەساتێکی گەورەیە من لەگەڵ هەموو کەناڵەکان باسی ئەوم کردووە کە چۆن توانراوە بەم شێوەیە ڕووداوچنم شێوەیە ببێ ئەو پاساوێکەوە ئەمریکا دێنێتەوە بێگومان زۆر لەوە کەمترەکەوە باسی دەکا ئایا ئەمە شتێکی معقولە کە فڕۆکەیەکی بەم شێوەیە بێت و هەموو هەواڵگریەکانی ئەمریکا ببڕێت و بتوانێت بێتەوە هێرش بکات کە ئێستا لە فڕۆکەکەدا لە ئاسمانی ئەو ناوچەیەدا فڕیوە تەنانەت هەموو ئەو ئامانزانێکەوە لەوێ هەبووە ئاخۆ چۆن ئەو فڕۆکەیەکەوە هاتووە کە MQ9 بێگومان خاوەنی چەندین ڕاداری باشی هەیە باشە چۆن دەکرێت ئەم فڕۆکەیە بێت و کە دەوڵاتێکی لە پشتە بێت و تێکەڵ بکرێت لەگەڵ فڕۆکەیەکی دیکە کە لایەن ئێرانەوە ڕەوانە کراوە و بە هەمان شێوە هەڵسەنگاندی بۆ بکرێت ئەمە لایەنی کردداریەوە لەبارەی وەڵامدانەوەیەوە من وەکو ئەفسەرێک کەوا چەندین ساڵ لە سوپای عێراق ئەرکم هەبووە بێگومان هەوڵی ئەوە دەدرێت کەوا لە کات و ساتێکی گونجاودا وەڵام بدرێت لە ڕێگەی چەکی نوێوە باشە چۆن دەکرێت بلینکن بڵێ ئێمە قۆناغ بە قۆناغ وەڵام دەدەینەوە بەڵام لۆید ئۆستن لایەکی دیکە دەڵێ بەهێزەوە وەڵام دەدەینەوە هاوکات بایدن شتێکی دیکە دەرێ هەموو ئەو هەرشانەیەکەوە هەیە بۆ سەر حوسەکان شەر هەمان شت بوو لە هەموو بابەتەکان بەلاوەنراون بوو ئەم پرسە ئەگەر بێت و ئامانجێک نەپێکرێت و هەموو ئەو میشانێکەوە لە ئێرانە نزیکن بێ ئەوەی بێت و هیچ شتێک بەکارنێن بگومان ئەوانە هەمویان دەکرێنە ئامانج ئێستا هەر بە ئامانجکردنێک لەوانەیە بێتە هۆی لە ناوبردنی ژێرخان زۆر باشە گروپە چەکدارەکان کە تایبی حیزب الله ڕایان گەیاندووە کەوان هێرشەکانیان ئەوەسێنن بۆ ئەوەی زیاتر لەوە حکوومەتی عێراقی ئیحراج نەکەن لە بارودۆخەکەدا و سوپای پازارانیش داوای لە گروپەکان کردووە لە سووریا هێرشەکانیان بۆ سەر ئەمریکا ڕاگرن پێت وایە ئەمە هیچ گۆڕانکاریە لە بارودۆخەکە دروستکە گەر بە کورتی جوابم بیتەوە ئەو ئالنگاریانەی کەوا هەیە بێگومان ئەو ترسانە بوون کەوا ڕوو بدات بۆچی وەکو سەرەتا هاوکاری و هاریکاری نەبوو لە نێوان حکوومەتەکان بۆ ئەوەی بتوانێت گەرجەکان دابمرکێنرێتەوە من ئەوە دەبینم هەر هێرشێک کەوا دەکرێت و ئەمریکەکان دەکرێتە ئامانج وەکو ئەوەی قادسیە عین لەسەدکەوە لە
ڕۆژئاوای عێراق و هاوکاتی هەریریش هەموو ئەمێرشانە دەبێتە هۆی بەلاوانانی سەروەری عێراق بەر لەوەی ئەمریکیەکان کەوا باس لەوە دەکەن هیچ شتێک نییە و پێویستە دانوستان بکرێت لەگەڵ ئەمریکان ئەمە لایەکی دیکەشەوە هەر عەقل و منطق باس لەوە دەکات لۆژیکی ئێمە لەوە دەکاتکەوە ئەمریکیەکان لە ڕووی سەربازیەوە بێگومان بەهێزن و ئەوان ناتوان بە شێوەیەکی ڕەها ئاسمانی خۆیان کۆنتترۆل بکەن لە ڕووی ئابووریشەوە هەموو ئەو نەوتەی کەوا دەفرۆشرێت بێگومان دێتەوە بانکی فیدرالی ئەمریکی و ئەمریکاش لە ڕێگەی فاتوراوە دووبارە پارەکەت بۆ دەگەڕێنێتەوە تەنانەت بودجەی فەرمانبەرانی حکوومەت یاریمی کوردستان و هەمویان هەر لە بانکی فیدرالیەوە دێن ئەگەر بێت و ئەمریکا دەستی لەسەر ئەو پارانە کە لە ئەمریکایە هەڵبگرێت ئەمە لە ڕووی سیاسیشەوە کاردانەوەی خۆی دەبێت ئەگەر بێت و ئەمریکەکان بێت و ئەمریکا باڵیۆچخانەی خۆی ڕابکێشێت ئەمە مانای ئەوەیە کە دیبلۆماسیت هەموو لە عێراق دەکشێنرێتەوە. عیات تۆفان سپۆری ئەمنی زۆر سپاس بۆ کاتی بێمە باش.